دوای چەندین راپۆرتی بە دوواداچوونی پەیام و نیگەرانی هاوڵاتیانی گوندنشینی سنووری قەزای قەرەداخ و ناحەی ئەربەت لە ساڵی 2019 ڕێگاکە چیمەنتۆ کرا. ئەم هەنگاوەش لەسەر ئەرکی 12 کۆمپانیا جێبەجێکرا کە ڕۆژانە ئەو ڕێگا بۆ هاتوچۆکردن بەکاردەهێنێت. ڕێگاکە سنووری شارە زوور و پارێزگای هەڵەبجە بە قەزای قەرەداخەوە دەبەستێتەوە و لە وەرزی بەهار و هاویندا ڕێگاکە جممەی دێت لە گەشتیار بۆ ئەو ناوچە گەشتیاریە. پەیام لەم راپۆرتەدا کێشە و کەموکوڕەکانی ڕێگاکە ئاشکرا دەکات کە لە دوایین ڕووداودا 4 کەس کە دانیشتووی قەزای سێ سادق بوون بەهۆی خراپی ڕێگاکەوە گیانیان لەدەستدا. لە ڕێکردن بەردەوام بووین تا گەیشتنە شوێنی ڕووداوەکەی 24 شوباتی ئەم ساڵ، بەڵام جیاواز لەو ڕۆژە گرفتەکە چارەسەر کرابوو. کاتێک حکومت وەک هەمیشە لە دوای ڕووداوێکی هاتوچۆی سەخت و لێکەوتەیەکی زیانی گیانی زۆر خەبەری دەبێتەوە و کەموکوڕەکان چارەسەر دەکات. ئەوەش کاتێک بەهۆی تەسکی ڕێگاکە و نەبوونی هێمای هاتوچۆ ڕووداوەکە ڕوویدا بوو، بەڵام ئێستا حکومت هێمای لە شوێنەکە و لە هەمان کاتیشدا ڕێگاکەشی فراوان کردووە. بەردەوام بووین لە بەدواداچوون بۆ ڕێگاکە و ئەوەی چاوەڕوان نەدەکرا پێشاومان کەوت کاتێک لەگەڵ کۆتایی هاتنی سنووری کۆمپانیاکان چیمەنتۆیەکەش کۆتایی هاتوو ڕێگایەکی ڕەگڵەی ناجۆر دەستی پێکرد. واجبە لەسەر حکومت کە ئاوڕێکی جدی لێ بداتەوە، چکە بەڕاستی هاوڵاتێکی زۆر لێرە هاتوچۆ کات و پێویستە کۆمەڵێک چاوەڕۆڵی هەیە کە بەڕاستی زۆر بۆ کاتی شۆفێرێک ئاگات لە خۆت نەبێت ینی زەرر لێدا، بۆیە داواکەی لە حکومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانی ئەم ڕێگا بەسەر بکەنەوە و چاکسازیەکی باشی تێدا بکەن. شۆفێران داوا دەکەن هەرچی زووە تەواوی ڕێگاکە کتاو بکرێت، دەڵێن ناگونجێت حکومت بەشێکی ڕێگاکە بە کوالێتێکی زۆر بەرز بە خودی کۆمپانیەکان تەواو بکات و بەشەکەی دیکەشی بەقەدەر بسپێرێت. درێژی ڕێگاکە 8 کیلۆمەترە. ئەو ڕێگایی کە تا ئێستا حکومەتی هەرێم و وەزارەتی ئاوەدانکردنەوە ئاوڕیان لێ نەداوەتەوە تەنها 4 کیلۆمەترە، بەڵام ڕۆژانە ئاستەنگ بۆ دەیان هاوڵاتی و گەشتیار دروست دەکات. باوەڕم پێ بکە تێکەڵەکەشی خۆم هێناوە مەم سادەیە، هەتا بە سەحەبی کۆمپانیەکە مطلب کار ئەم تێکەڵەی کەمە تێکردووە، زۆر کەمە، بەڵێ هەمێکی لێ ڕەفستی بخۆن ئەم سێگەڵامی لێ خۆم هێناوم ئەو سێگەڵامەکە ئەو ڕەفسی کردووە، ئەم تێکەڵەکە تۆ تێکردووە وەڵی بە عەمەل نایەت. بەحەقەت حەقی وایە قیرێکی باشی بکەن، 12 سانتیم بۆ ئەمە نابێت، مەسیاری باری لەسەرە، چارەی غەسالەکانی لەسەرە، ئەوەی تا چەند کۆمپانیەک هاتووە نەوتی ئەم هەموو نەوتە ڕوە دەقەی چێگە با بۆمان چاکن، هەر لەبەر خوا برا لەبەر خوا. بەڕێوەبەری ناحەیە ئەلبەر بە پەیامی ڕاگەیان ساڵی 2014 قیتاوی بەشی دووەمی ڕێگای ئەلبەر قەرەداخ کراوە، بەڵام بەهۆی خراپی کوالێتەکەیەوە حکومت لە کۆمپانیەکەی وەرنەگرتووەتەوە و لە ئێستادا پرۆژەکە بە نیوە ناچەڵ جێهێڵرایەوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەرەداخ.